خەڵکی کوردستان دڵخۆش بوون کە بۆ یەکەم جار لە مێژوودا نەود وەک سامانێکی نەتەوەیی و نیشتیمانیان کەوتە دەست، ئیتر بۆ گەشەکردن و ئاوادانکردنەوە بەکاردەهێنرێت نەک وێرانکاری زیاتر. بەڵام ئەم دڵخۆشبوونەی زۆری نەخایەن، چونکە لە ماوەیەکی پێوانەییدا نەود بووە دێوەزمەیەک، نەک خۆشبەختی بۆ خەڵکی کوردستان نەهێنا، بەڵکو هەرێمەکەی خستە ژێرباری قەرزێکی زۆر و سەقامگیری سیاسیشی تێکدا و پەیوەندیەکانی لەگەڵ عێراقیش بەردە ئاستێکی مەترسیدارەوە. ئێستا هاوڵاتیان لە کوردستان عەوداڵی دۆزینەوەی ڕێگەیەکن بۆ دەربازبوون لە پشتبەستن بەنەوت. ئێستا بەشێکی خەڵکی کوردستان دەپرسن بۆچی گەیشتین بەم ڕۆژگارە ئابووریە سەخت و ناهەموارە، هۆکارەکان و ڕێگەکانی دەربازبوون چین؟ خۆی لە دنیا یعنی ئەگەر سەیری بوون سیستەمی وڵاتان بکەی وڵاتانی بەرهەمێنەری نەوت مەبەستن، دوو مۆدێل ئەبینی. مۆدێلێکی ئەمریکی ئەبینی کە نەوت بەشێک لە سەرچاوەی داهات و هاوکارە لە بەشەکانی تری بۆ نمونە ڕەکیزەکانی تری اقتصاد. بۆ نمونە نەوت بەکار هاتووەتەوە، ینی چ داهات چە بۆ نمونە وەکو بەرهەم سوودی لێ وەرگرتێتەوە بۆ کەرتی پیشەسازی، بۆ کەرتی کوشت و کاڵ، باشە بۆ باقی کەرتەکانی تریش. مۆدیلێکی تریش هەیە کە زیاتر ئەم مۆدیل لە شەرقی ئەوسەتە، ینی لە وڵاتانی شەرقی ئەوسەت و ئەم وڵاتانی بۆ نمونە کە خۆمانی تیاژین لەم وڵاتانەیە هەیە، وەکو بۆ وڵاتانی کەنداو بۆ زیاتر سعودیە یا بۆ نمونە ئیماراتی لێ بەدەرگی ئیمارات لەو دەرتە تا ڕادیەک دوورکەوتەوە. ئەمانە نەوتیان کرد بە سەرچاوەیەکی سەرەکی داهات، ینی فۆکەسی ڕئیسیان لەسەر ئەو دۆلارانە بوو کە لە نەوتەوە دەستیانەکەوێ. بە هیچ شێوەیە نەوتیان نەکرد بە سەرچاوەیەک بۆ گەشەکردنی کوشت و کاڵ و پیشەسازی بۆ نمونە پترۆکیمیاوی و کۆی پیشەسازیەکانی تر بەکاریان نەهێنایەوە لە کەرتەکانی ترە. ئەمە وای کرد ببن بە وڵاتێکی بەرخۆری نەوت، ببن بە وڵاتێک کە ڕەکیزەی ڕئیسی داهاتیان واتە بودجەی ساڵانەیان زۆرینە لە نەوتەوە بێ. عێراق یەکێکە لە وڵاتانی تووشێم دەردەبووە و بەداخەوە هەرێمی کوردستانی تووشێم دەردەبوو کە ئێستا بەپێی ئاماری ئەنجومەنی هەرێمی و کاروباری نەوتوغاز لە سەدا 84 کۆی داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوەیە. بۆیە هەرێمی کوردستان نەیتوانی سەرکەوتوو بێ بە هەمان شکڵ ئەو مۆدێلە خراپە شەرقی وەرگرت کە لە وڵاتانی شەرقا هەیە، نەیتوانی سەرکەوتوو بێ لەوەی چۆن بتوانێت بە داهاتی نەوت کاتێ داهاتی نەوت بەرز بوو لە ساڵانی بۆ 2009 بەملاوە هەتا ساڵی 2013 باشە، نەیتوانی نەوت چ لە ڕووی داهاتەوە چ لە ڕووی بەرهەمەوە بەکاری بێنێتەوە لە گەشەپێکردنی کەرتی کوشت و کاڵ، لە گەشەپێکردنی کەرتی پیشەسازی. هەر بۆ نمونە بۆ بەڕێستان، یعنی ئێمە تا ئێستاش بۆ نمونە کارگێکی پترۆکیمیاویمان لە هەرێمی کوردستانانیە کە بۆ نمونە ئەم بەرهەمە بچووکانە بۆ نمونە ئەلعابی مناڵان و حتا بۆ نمونە ئەو شتە پێویستە وردە وردانەی لە بەردەستمانەی کە ساڵانە ئێمە لە هەرێمی کوردستانە 28 ملیار دۆلار بە پێی راپۆرتی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان 28 ملیار دۆلار ئێمە پارەمان ئەڕواتە دەرەوە. 28 ملیار دۆلار ساڵانە ڕقەمێکی زۆر گەورەیە، ڕقەمێکی بچووک نییە ئێمە وا بەسانایی وازی لێبێنین. ئەم پارەیە بۆچی ئەڕواتە دەرەوە؟ بەشێکی بۆ خۆراگەڕەوە، بەشێکی بۆ پێداویستی ئەڕوا. بەشە ڕئیسیەکەی بۆ ئەم شتە وردانە ڕۆکە ئێمە لە بەرهەمی پترۆکیمیاوی و ئەمانتوانی بە ئوکو داهات بەدەستی بێنین. بەشەکەی تری ئەمانتوانی بە داهاتی نەوت کەرتی کوشتکاڵی پێ بۆ نمونە ببوژێنەوە، کەرتی کوشتکاڵی پێ بەهێز بکەین و ئەم پارێ لەناو خۆیان لەناو گەڕی اقتصادی وڵاتەکەمانە بسوڕێتەوە و ئەم پارێ نەڕواتە دەرەوە. بەداخەوە هەرێمی کوردستان بەم ئاڕاستە دروستەیانە ڕۆژ کە وڵاتە پێشکەوتووەکانە وڵاتانی کە نەوتیان کردە سەرچاوی خۆشگوزەرانی بۆ خۆیان نەیانتوانی سود لەوە وەربگرن و فۆکەسی ڕئیسیان لەسەر ئەوە بوو تا چەند بتوان قازانجی مادی یعنی قازانجی کاشی مادی بەدەست بێنن لە نەوت، نەک چۆن بتوانن استراتیژێکی ڕوونیان هەبێت چۆن بتوان ئایندەی پێ بەرهەم بێنن. بۆیە هەرێمی کوردستان نەیتوانی ببێتە هەرێمی سەرکەوتوو بێ لە نەوت پیشەسازی نەوتە. بینین بۆ نمونە لە دۆخێکی ئاوایە کە نرخی نەوت دابەزێ هەرێمی کوردستان تووشی قەیرانی گەورە ئەبێ، خەزینەکەی لە ئیفلاسی نزیکە بێت. ئێستا بە هەموو پێوەرەکان هەرێمی کوردستان لە پرۆسەی نەوتیە ئەمە احترافی منی احترافی بەڕێز وەزیری دارایی و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکە شکستی هێناوە لەم پرۆسەیە. هەر کاتێک باسی گرفتی نەوت دەکرێت ڕاستەوخۆ باسی پشتبەستن بە کوشت و کاڵ دەکرێت. ئایا دەتوانین لە بری نەوت پشت بە کوشت و کاڵ ببەستین؟
ئایا کشتتوکاڵ بەدیلە کشتتوکاڵ سێکتەری کشتتوکاڵ بەدیلی نییە ئەگەر مرۆڤ بیۆبژی هیچ شتێ بەدیلی کشتتوکاڵ نییە یعنی هیچ سێکتەریش کە ناتوانێت بەڵام لەم قۆناغە و لەم سەدەی 21ەیە مادام ئەمانەوێ گەشەی ئابووری زیاترە پێداویستەکانی خەڵک گۆڕانکاری بەسەر هاتووە ناچارین ئەکرێ بڵین سێکتەرەکانی وەکو پیشەسازی بۆ نمونە بە هەموو ڕاند و جۆرەکانیەوە هاوشانی سێکتەری کشتتوکاڵەتوانێت گەشەی زیاتر بە مرۆڤدا چکە قسەی یەکەمەم بۆ ئەوەیە گەر مرۆڤ بێ بژی بەس بێ بمێنێتەوە ئەگەر بتوێ گەشەی زیاتریش بکەی بەڵێ سێکتەری نەوتیژی چێکەلەوانەیە ئێستا لە بری خواستێکی زۆری لەسەر سەرچاوێکی دەگمەنە کاڵین دەگمەن ئەو بڕە زۆرە نییە وەکو سەرچاوەکانی تر بۆ نمونە بەردەست بێ لە بەرەوە کەوتوتە بە پێی شوێنکاریانی کەوتوتەرە و شوێنانەی کە شوێنگەیان هەیە چەند شوێنێکی تایبەتن لە گوێی زەوی خاوەنی نەوت و گازی سروشتین لەم شوێنگانەیە لێرە بۆمان دەرەکەوێت کە پشکە ئیتر دراوە بە چەند وڵاتێکەکە میکروسانی ژۆ پشکەی بەرکەوتووە ئایا ئەتوانین ئەمە هاوشان خزمەتی سێکتەری کشتتوکاڵ بکە یاخود ئایا سێکتەری کشتتوکاڵ ئەتوانێت هاوکاری هاوشانیش سێکتەرینەوە بڕە تەواوکەری یەک بن من بە بێگومانە گەر وەکو جوگرافیای شوێنەکە بەدەر لە دەسەڵاتداری ئەم وڵاتە بەدەر لە عقلێتی بڕێوەبردنی ئەم وڵاتە بەدەر لە خەڵکی ئەم وڵاتە بی هەر کەسێکی تر بەڵێ هاوشانی یەک ڕۆ وڵاتێکی زۆر پێشکەوت و پێشڕەفتە دەرەچێ و بێتە جێی شانازی ڕنگ بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوین و بۆ جیهانیش بەڵام کە دین تەماشاکەین بۆیە مێوە بڵێم سێکتەری کشتتوکاڵ ئایا توانێت بەدیل بێ وەکو بەدیل ئەو پێکاتەوە ئەو چەمک و ئەو ڕەگەزە سەرچانەی کە کشتتوکاڵ پێویستە هەبێ لە هەرێمی کوردستان هەمانە بە زیادەوە ینی کۆمەڵێک پشکمان بەرکەوتووە هەم لە ڕووی ژینگەی و هەم لە ڕووی بنیادی خاک و لە ڕووی جۆرێتی ئاو و لە ڕووی هێزی کار و ئەمانە هەمووی هۆکار و پاڵپشتێکی زۆر باشن بۆ ئەوەی سێکتەری کشتتوکاڵ بتوانێت گەشە بکە ئەوەی یەک شتە غیابی هەیە ئەویش ئەوەیە عقلێکە کە پێوتێ بەڕێوەبردن ئێمە تا ئێستا نیمانە بەداخەوە وکە نیمانە ڕنگ بێ هۆکارەکانیش زۆر بن بەڵام هیچ پۆزیشن نییە بۆ بوونی هیچ هۆکار و بیانوویەک لە ساڵی 2020 لە 21 بیان و تەبێ بۆ ئەو شتانە و شتە سەرەتایانی کە هەیە بەتایبەتی بۆ سێکتەری کشتتوکاڵ زۆر جارێ ئێمە باسیەوەمان کردووە سێکتەرێک بەم هەموو ساناییە ئەم هەموو کاراسانیەت هەیە ئەم هەموو ڕەگەزەیت هەیە بۆ برەودانیا بۆ پێشچوون عجایب سێکتەری نەوتی هیچ تا ئێستا کۆمپانیایکی نیشتیمانیت نییە تەنانەت بۆ دەرهێنانی بۆچی خێرە و تەتویرە سەریع لێراکرێ بە سێکتەرێک کە قوتی ژیانی ڕۆژانەی خەڵکە نانەخۆی بە معدلی تۆ پێویستە بە هەموو بەروبوومە سەوزۆمی و دانەوێڵەیەکانە بەروبوومی شیر و تەنانەت بڵێن بەروبوومی ئاژەڵی و تەنانەوەی ناو دەریا و وشکانیش تۆ پێویستت بەمانەیە ئەمانە بابەتێکی قورسە بەس دەرهێنانی بەرمیلێک نەوت بە سەدان مەتر و کونکردنی و لەو هەموو ڕیسکایە ئەمەیان ئاسانتر بێ چۆن دەتوانین ڕەوشی ئابووری کوردستان ڕێک بخەینەوە ئەو گرفتانەی هەن چۆن چارەسەر دەکرێن و چەند درێژە دەکێشن خۆی دوو گرفتی ڕئیسی لە هەرێمی کوردستانە لە مەسەلەی نەوتە هەیە یەکەم ئەو نەوتی هەرێمی کوردستان ئەینێرێتە دەرەوە سیادەی نییە واتە چۆن نەوتی داعش بۆ نمونە نەوتیەکی قاچاق بوو لە بازاڕە نێودەوڵەتیەکانە بەینەما نەوتی هەرێمی کوردستانیش هەروایە نەوتی داعش چۆن ئەڕۆشتە بازاڕەکانەوە بۆ نمونە لە تورکیا باشە لە ڕێی دەڵاڵەوە ئەم نەوتە چووە بازاڕە نێودەوڵەتیەکان باشە لەوێ کۆمەڵە کۆمپانیا بەنهێنی ئەم نەوتیان ئەکڕیەوە ئەگەر لە بازاڕا بوون بەرمیلێک نەوت گریمان بە $20 بێ نەوتی داعش بە $5 فرۆشاوە ئەم $5 بۆ داعش زۆر بوو نەوتی هەرێمی کوردستانیش شکڵەم ماوایە هەرێمی کوردستان لەبەرەوەی لە دەرەوەی سیادەی عراق نەوتی خۆی فرۆشێ لە ساڵی 2009 ئەم پرۆسەیە بەردەوامە هەتا ینی ساڵی 2014 کە بە فەرمی و بە ئاشکرا وتیانەوە نەوت ینی بە ئاشکرا وتیان نەوت دەفرۆشین باشە ئەمە هەروایە هەرێمی کوردستان بەرمیلێک نەوت کەی فرۆشێت ڕاستەوخۆ لەبەر ئەوەی ئەم نەوتە سیادەی نییە باشە $10 لێشکێنرێ ئەم $10 بۆ کێ بێ بۆ ئەو دەڵاڵانە ئەبێ کە گرێبەستەکانیان ڕێخستووە جگەلەوە تۆ پارەی ئەمبارکردنت هەیە لە تورکیا پارەی گواستنەوەت هەیە ئەوەی کە ینی بۆ نمونە بۆ تورکیا ئەڕوا ساڵانە
بە ڕێژەیەک نزیکە 1 میلیارد دلار ینی تورکیا قازانجەکە لە نەوتی هەرێمی کوردستانە بە ڕێگەی جۆراوجۆ چ لە هەناردەکردنی چ لە بۆ نمونە کۆمپانیەکانی کە لە هەرێمی کوردستانە هەن چ لە بۆ نمونە کری گواستنەوە ینی بە ڕێگای جۆرا و جۆر ینی بە ڕێگای جۆراوجۆ نزیکەی میلیارد دلاری دەسەکەوێ واتە گرفتێکی ڕئیسی مەسلەی وی هەرێمی کوردستان نەوتی خۆی سیادەی نییە ناتوانێت لە ڕێی زیادکردنی ئاشکراوە بیفرۆشێ. مەسلەی دووەمی گرفتەکە چییە؟ مەسلەی گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستانن. من بۆ خۆم ینی چەند گرێبەستێکی نەوتیم بینیوە پێم خۆشێ یەک دوو نقاتت بەوردی پێ بڵێم لەسەر گرێبەستانە. ئەو گرێبەستانی کە کراون لە هەرێمی کوردستانە باشە مەرجی داسەپاویان بەسەر هەرێمی کوردستانە هەیە باشە جگە لەوەی ینی گرێبەستەکان ینی جۆرا و تەنەوەعیانتیانی هەموویان گرێبەستی بەرەمێنانی هاوبەشن و مەرج سەپاو بەسەر هەرێمی کوردستانە مەرجی جۆرا و جۆر باشە ئەم گرێبەستانە بەشێکیان بۆ ماوەی 25 ساڵ گرێبەستی 50 ساڵی نەوتمانەیە لەگەڵ تورکیایە کە بۆ ماوەی 50 ساڵ هەرێمی کوردستان ناچارە بە بێگەڕانەوە بۆ نمونە نەوت هەناردە بکات لە ڕێی تورکیاوە باشە تا 50 ساڵ ئێمە ینی مەگەر لایەنی تورکی ڕازی بێت بۆ گرێبەستەکە بە دوولایان هەڵوەشێتەوە گەینا لە ڕووی یاساییت و ناتوانین گرێبەستەکە هەڵوەشێنیتەوە و بە هەماشێ بۆ کۆمپانیەکانی تریش ڕاستە ینی ئەم دوو کێشەیە وای کردووە هەرێمی کوردستان تا مەسافەیەکی دوور لانیکەم تا 25 ساڵ تا 20 ساڵی تریش نەتوانێت باری لاری نەوت ڕاستکاتەوە بێ بەم دۆخەیە بڕوە. دووە من ینی کێشەی چۆن کێشەی هیلاوەکیتر هەیە هەرێمی کوردستان پێشکی پارەی لە کۆمپانیەکان وەرگرتووە. ئەم پارەی پێشکی بۆ نمونە لە کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی تا ئێستا 3 میلیارد دلار وەرگیراوە بە کاشی باشە ئەمە باسی ساڵی چەندەکەم باسی ساڵی 2016 تا 3 میلیارد دلار بە کاشی وەرگیراوە و بڕیارە 3 میلیارد دلاری تریش بدرێت. ئێستا کۆمپانیای کار بە هاوبەشی کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی خاوەنی ژێرخانی هێڵی بۆری نەوتی هەرێمی کوردستان بە ڕێژەی 48 بۆ کۆمپانیای کار و بە ڕێژەی 58 بۆ کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی. ئەم عەقدە بۆ ماوەی نزیکی 20 ساڵە ینی کراوە لەگەڵ ڕۆژنەفتی ڕووسیا. ئەمە کێشەی لاوەکی ینی کێشەیەکی تری لاوەکیە کە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان ینی چەندین کێشەی تریژ ینی توانین بڵێن هەرێمی کوردستان ناتوانێت لە داوی کۆمپانیا زەبەلەحکان دەرچێ هەر کاتێک ئەوێ لەم بۆ نمونە شتان ڕزگاری بێ لە ڕێی بۆ نمونە دادگایەکی تەحکیمی وەکو دادگای تەحکیمی لەندەن کە ئێستا 2 سکاڵا لەسەر هەرێمی کوردستانە لە دادگای تەحکیمی لەندەن ینی هەرێمی کوردستانەکەنە ژێرباری قەرزێکی زۆر خراپترەوە لەوەی ئێستا. تاکەی چاوەڕوانی باشبوونی ڕەوشی ئابووری کوردستان بین هاوشێوەی وڵاتانی تر خۆماڵیکردنی نەوت ڕێگەچارەیەکی گونجاوە یان ئەویش گرفتەکان زیاتر قوڵ دەکاتەوە. پرسیارێکی زۆر ورد و جوانە ینی پرسیارێکە بۆ نمونە وەڵامدانەوەی ینی زۆر گرنگە لە ئەنجومەنی وەزیران بۆ نمونە دانیشن بە شوێن وەڵامی ئەم پرسیارەیە بگەڕێن چی بکەن باش ینی چۆن بتوانن بۆ نمونە لەم دەرچە خراپە ڕزگاریان بێ. تۆ ینی ئێستا ئەگەر باسی سەردەمی بۆ نمونە سەردەمی سەدام و بۆ نمونە سەردەمی بۆ نمونە حتا لە ساڵی هەفتاکانە کە کۆمەڵە ینی بۆ لە ساڵی 45ەوە بۆ نمونە کە نەوتی ئێرانی لەلایەن مصەدەقەوە بۆ نمونە خۆماڵی ئەکرێ و دواتر عێراق نەوتی خۆی خۆماڵی ئەکا و ئێمە نە کوردستان ئەم توانە بەقوەتەی هەیە کە شتێکی ئاوا بکە باشە وەکو دەسەڵات وەکو سوڵتە نە وەسعی نێودەوڵەتی بۆ نوێ قلیمیش ئەوەیە تۆ بتوانی بۆ نمونە کودتایە بەسەر کۆمپانیەکانە بکەیت بۆ ئەم بکەی ئەگەر ئەمە بکەی واتە خۆکوشتنە نەک خۆکوشتنە ڕووی اقتصادی و خۆکوشتنە ڕووی سیاسیشەوە لەبەرەوەی یەک چارەسەر لە بەردەم هەرێمی کوردستانە ماوە ئەویش ئەوەیە ئاستی بەکاربردنی نەوتی واتە ئاستی بەشداری پێکردنی نەوت لە سەرچاوەی داهاتە کەم بکاتەوە و ئاستی بەشداری پێکردنی کەرتەکانی تر کە سێ کەرتی زۆر گرنگن لە هەرێمی کوردستانە پێش ئەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی نەوتی بێ ینی ئەم کەرتانە زۆر بەقوت بوون لە هەرێمی کوردستان. مەسەلەی کەرتەکان چی؟ یەکەم نقطە کە موهیمە کوشتتوکاڵە. کوشتتوکاڵ بۆ موهیمە ینی هەرێمی کوردستان ئەو توێژینەوە ئەو بۆ نمونە بەحسانەی هەن باسیەوەکەن بۆ هەر ناوچێکی وەکو مەنتیقەی شارزور و سلێمانی بەهێزترین ناوچەیە تۆ بیکەیتە سەبەتی خۆراک نەک بۆ عێراق بگرە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش باشە هەرێمی کوردستان ئەزمونمانێ هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە باشە توانی لە پێداویستی گەنم و
پەتاتە بۆ نمونە بگات ئاسی خۆبژێوی ئەگەر لەم دوو بوارەیە بۆ نمونە گەشت بێتە لە بەو توانە و ئیمکانیاتەکەمی هەرێمی کوردستان گەشت بێتە ئاسێکی خۆبژێوی ئایا ناکرێت لە بەرهەمەکانی تریشا بۆ نمونە بگەینە ئاسێکی خۆبژێوی ئەمە بێسری نقطەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بۆ با و بەهێزی بکە. لە جیهاندا چیرۆکی هۆڵندی وەک نەخۆشیەکی ئابووری پەیوەست بنەوت زۆر باز دەکرێت. ئایا ئەوەی لە کوردستان ڕوودەدات دووبارەبوونەوەی ئەزمموی هۆڵندا نییە؟ دیارە ئەو چیرۆکە زۆر کاریگەرە بە تایبەتیوانەی لە بیانوێت لە لێزانینی کشت و کاڵی مەسم سیاسی زراعیە ئاگریکەڵچڕال پۆلیسی ئەوانەی لەو بوارەیە ئیشەکەن یاخود لە ئابووری کشت و کاڵیەوە مێژوویەک ئیدایم نمونەیەکی جوانەی هێنین یعنی دێتە بەردەستمان ئەبێت دایم سەیریکەین هەموو ڕەند و دیوەکانی ببینین نیچێ لەو خاڵانەوەیە ئەو نەخۆشی هۆڵندیە کە بە ئینگلیزی پێڵەن داچ دیزیز لە کۆتایی پەنجاکان لە دوای ئەوەی حکوومەتی هۆڵندی لە دەریای باکوور لە بەشی سەرەوەی هۆڵندا گازی سروشتیان دۆزیەوە. ئەم گازە سروشتیە وای کرد جۆرێک لە بێتاقەتی و تەمەڵی خەڵکەکەی داگرت لەمە دۆ گازە فرۆشین و دانیشین مەسم غازی سروشتیانی گازەکە مەسم غازە. دوای ئەوە بەسەریعی یەک کۆمەڵ خەڵکی شارەزا لە بواری ئابووری ناسی گەورە لە وڵاتانی ترەوە کەستیان بەمە کرد چوون تاوتوێن بابەتیان کرد وتیانەوە تووشی نەخۆشی بوون ئەم نەخۆشیە لە تێرمێکیانیا و چەمکەیان بۆ دانا من یۆر تووشی نەخۆشی هۆڵندی بوون ئێوە واتان لێ دێماوەیەکی کە دانیشن بەس خەریکی فرۆشتنی غازە سروشتەکەتان بن و چالاکی نەکەن بە خێرایی هەم میلەت جاونیشانی نمونەی خەڵکی وشیار و میلەتی وشیارە هەستان وتیان باش تا واز لە ژێرزەویێنین خەریکی سەرزەویە بین ئمە جارێ لە خێروبێری سەرزەوی تێر نەبوون خێرە بچن بۆ ژێرزەوی و ئەمە ئەو نەتیجەیە بوو یەک کۆمەڵشتی تریشی لە پشتەوەیە حتمما لە بەهێرەوە نزیاترن ڕەنگ بێ نەتوانین باسکەین. دوای ئەوە کە هەستیان بەمە کرد هۆڵندا ئەو هۆڵندایە کە ئێستای بینی لە کەمترین مەساحە زۆرترین جارێ هەر ڕێژەی دانیشتوانی تێ لە هەمان کاتیشە زۆرترین زەوی کشت و کاڵی توانیوێتی زەویەکانیش دروستکراون زیرەکی و حەکیمی لەوەیە ئەم زەویانە زەوی لەبار نەبوون و تا ئێستا ژەرخەریکی دروستکردن و پاراستن و گلدانەوەی ئاو و ئیتر خۆپاراستن لە ئاو بۆی نقم نەبن و یەک کۆمەڵ ئەم کێشەیە هەستان ئەمە حەلکەن بەس فیسەبیلی خۆیان نەدەنە دەست قەدەری سەرچاوەیەکی تری سروشتی و دانیشن بڵێن هیچمان ناوێ نەیان توانێ و غازە سروشتیە تاوکەن تەسەورەکەم بەشێکی زۆری ئەفریقا و ئەمریکای لاتینیانە کڕیان توانی بگوازنەوە بۆ ئەوێ هەر خەڵکەکە بەڵام نا زەویەکە و خاکەی خۆیان خۆشویست و هۆڵنداش ئەو واقعەیە ڕوونەیە کە ئێستای بین کاریگەریەکیە تەنانەت لەسەر هەرێمی کوردستان یعنی ڕنگ بێ توێڵەن وڵاتێکی کشت و کاڵیە بەڵام تەسیریان لەسەر هێزی پێشمەرگی کوردستانی شەیە لێرە ترێنینگیان پێکەن هێز یارمەتی ئەدەن احتیمال لە بەشێکی ئەو بودجەی کە بۆیان تەرخانەکرێ ڕنگ بێ پارەی گوڵی تیولیب بێ کە بەدەسێنن حەزەکەم و پەیامە بگەنی با پارەی گوڵی تیولیب ڕنگ بێ بۆ هێزەکانی ئێمە لێرە بۆ هاندانی ئێمە. ئەو ڕەوشەی لە کوردستان هاتوۆتە ئاراوە تا چەند پەیوەندی هەیە بە ڕەوشی سیاسی و استراتیجی ناوچەکە و بەرژەوەندی وڵاتانی زلهێزەوە. خۆی ئێستا لە شکڵە ینی هەر لە عالەمە بەگشتی هەموو سەفقەیەکی اقتصادی باشە سەفقەیەکی سیاسیشی لەگەڵایە واتە تۆ بوون منەگە سێری سروشتی پەیوەندیە ئابوووریەکانی نێوان رووسیا و تورکیا بکەی یا رووسیا و ئێران بکەی لە مەسلەی غازە رووسیا و تورکیا بکەی لە مەسلەی هاوردەکردنی میوە و بەرهەمی بۆ نمونە زەرعاتیە یعنی تی ئەگەی بۆ نمونە ڕاستە هەموو سەفقەیەکی اقتصادی کە لە نێوان دوو وڵات یا هەرێم و وڵات یا هەرێم و هەرێمێک کاکرێ واتای ئەوەیە تۆ ئەتوانی بۆ نمونە لە پاڵیشە بەرژەوەندیە سیاسەکانی تۆ بۆ نمونە لەگەڵ وڵاتەیە گرێ بدەیت. بەڵام ئەمە بۆ هەرێمی کوردستان جیاوازە. بۆچی بۆ هەرێمی کوردستان جیاوازە؟ ڕاستە بۆ نمونە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بۆ نمونە گرنگە کۆمپانیایەکی گرنگی وەکو ڕۆزنەفت باشە لە هەرێمی کوردستانیشکە کۆمپانیایەکی وەکو ئۆکسن مۆبیل کە بەداخەوە لە نزیک چەمچەماڵ گەڕانی پشکنینێکی زۆری کرد دوای سەرفکردنی نزیکەی 1 ملیار دلار کشایەوە نەیتوانی لە هەرێمی کوردستان 1 ملیار دلاری سەرف کرد و کشایەوە نەیتوانی لە هەرێمی کوردستان دۆزێتەوە و کشایە و چوو بەرەو عێراق
ئەم قسەی ینی کە بەڕێستان ینی باسیەکەن زۆر ڕاستە و زۆر ینی ئەوەی ینی بوون منە تۆ توانی استثماری سیاسی لە ڕێز وە بەرێنانەوە بکەی بەڵام لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوەی هەرێمی کوردستان کردوێتی سەفقە نییە ئەوەی هەرێمی کوردستان کردوێتی ڕاستەخۆ فڕێدانی هەرێمی کوردستانە بۆ ناو سەبەتەی ئەم وڵاتانە بۆ ناو سەبەت بۆ نمونە ئەو گرێبەسەی لەگەڵ ڕوونەفتی رووسیا کراوە یعنی هەرێمی کوردستان ئێستا بە فعلی 14 عقد نەوتی لەگەڵ تورکیا هەیە لە بوارە جۆرا و جۆرەکانە باشە بە گوێرەی عقدانەی کە لە بەردەستان 14 عقدی جۆراوجۆر لەگەڵ تورکیا کراوە بۆ نمونە نزیکەی دوو عقد لەگەڵ ڕوونەفتی رووسیا کراوە کە زۆر گەورن یعنی ئێستا تورکیا بە پلەی یەکەم و رووسیا بە پلەی دووەم ژێرخانی وزەی هەرێمی کوردستانیان کۆنتترۆل کردووە باشە ئایا بۆ نمونە قازانجی هەرێمی کوردستان چییە لەمەیە رووسیا تا ئێستا چی بۆ هەرێمی کوردستان کردووە تورکیا چی بۆ هەرێمی کوردستان کردووە من حەزەکەم پرسیارە بۆ نمونە بەرپرسانی حکومەت وەڵام بنەوە نقطەی دووەم کە زۆر گرنگە مەسەلەی پیشەسازیە هەرێمی کوردستان ینی ناوچێکی زۆر لەبارە بۆ پیشەسازی سلێمانی کە ناو مەساحایکی زۆر بچووکە لە عێراقا باشە هاوشانی بەسرە لە 32 هەموو شەسازی بۆ نمونە عێراق پێگەیەنێ ئەی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە تۆ ئەگەر بایەق بە کەرتی پیشەسازی بدەی توانای کەرتی پیشەسازی پێشخەی پیشەسازی سەیارات بینی پیشەسازی قورسەکان بۆ نمونە بهێنی تا هەرێمی کوردستان کە ئاسانە ینی ئێمە دەوڵ مستەسمیرمانەیە زۆر باش لە توانای هەیە ئەم پیشەسازی قورسانە بێنێتە هەرێمی کوردستان و دەستیان پێ بکە باشە ینی ناڵێم ئاسانە بەڵام ینی قورس نییە مەحاڵ نییە ئەکرێت ئەمانە بینتە هەرێمی کوردستان باشە ئەی هەرێمی کوردستان ئەبێتە سەرچاوەیەکی پیشەسازی بۆ عێراق و بۆ ناوچەکەش ئەتوانێت لەسەر ئەم بناغەیە بۆ نمونە خۆی پێ بگەێنێ نقطەی سێمەوەی تۆ کەرتی سیاحەیە کەرتی سیاحە زۆر گرنگە هەرێمی کوردستان ساڵی 2019 3 ملیۆن گەشتیاری بۆ هاتووە ئەم 3 ملیۆن گەشتیارە ئەگەر بۆ نمونە هەر کەسێکیان $100 شێنابێ زۆرەکە بۆ هەرێمی کوردستان کە بە دڵنیایی و هەریکیان بۆ نمونە لەوانە $500 لە هەرێمی کوردستانە خەرج کردووێ بۆیە سەرچاوێکی زۆر بە قوتە سیاحە کە بایەخی پێ بدەبێ هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەم سێ استراتیژیای خۆی ڕێک بخاتەوە گرفتەکانی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان چین پەیوەستە بە زەوی و خاک و ئاوەوە یان سەر دەکێشێت بۆ تەکنەلۆژیا و نەبوونی بانک و پاڵپشتی حکوومەت و بە بازارکردن و ساختکردنەوە یەکێک لە هۆکارەکانەوەیە ئاسانترین پرۆسە ئەگەر بمانێ هەر گریمان جەنابەت پارچەی خانوو بەتوێ پارچەی زەوی بکڕیت و خانوویەک دروست بکەی یەکێ لە شتەکانە بێ بزانی زەویەکە چەند مەترە و چۆن دیزاینێکەوێکی ئێستا بە هەموو وەزارەتەکانی پلاندانان کشت و کاڵ هەر هەمووی نازانین ئێستا مەساحەی ڕووبەری فعلی زەوی لە هەرێمی کوردستان بۆ کشت و کاڵ چۆنە نازانین چونکە ئەم هەموو هەر دیقەتدەن ئەم هەموو پرۆسەی دروستکردن و ئیتفاکردن کە کوژانەوەی ئەو زەویانەی سەر بە کشت و کاڵ و ئەڕۆ بۆ سێکتەرەکانی تروانە ئەمەندە سەریع و خێرایە هەر داتایە بڵێن ببوورە ناڕاستە داتایە ڕقم هەیە ڕقمێک هەڵێن هەفتی داهات و ڕقمەکە شتێترە ئاوانی ئەوە ببوورن بەزەوە حقەتە ئەمە یەک تا ئێستا کە بەرچاومان ڕوون نییە بە هەموو وەزە هەموو حکوومەتی هەرێم نازانێت چەند زەوی بەراوی هەیە نازانین چەنی دێمە هەنە داتای ساڵی 1970وانەی فاوەی تر جارجار کەم و زیادەکرێنی وە ترسناکە هەتا ئەم لەحزەیە ئێستا لە هەرێمی کوردستان لە ماوەی هەفتەیەک نازانێت چەند ملیۆن مەتر مکعب ئاو هاتوتە ناو هەرێمەکەی و لە خواریشەوە لە دەرچەوە چەند ئەڕوا بەرەو ناڕاست و باشووری عێراق ئەمە دووشتە ئەمە زەوی ئەمە ئاو باش بینەوە سەر زەوی تا ئەم لەحزەیە نازانین شتەیەکمان یاخود نەخشەیەکمان نییە کە بزانین لە شیروان مەزنەوە هەتاوەکو بانمیلی خانەقین جۆری خاکەکانمان باشە چ سنفێکە چ جۆرەك سەمادێکی بۆ بەکاربێنین وەکو جسمی خۆمان نەقسی چه عنسورێکیە تا ئەو شتێ بێنێ ئەو شتەمان نییە باش کە دیتە سەر ئەم وردەکاریە اینجا با بینە سەر پێکاتە بنەڕەتیەکانی تری گریمانەوە هێزی کارەکەت هەیە ئەو جووتیارە دەستماندووە پشکوڕانەی کە چەندها ساڵەمە هەر لە جاتیەوان ئەو بێدادیاکەین هیلاکن ماندوون هێزیش کاری و هێزیشی مرۆیی زۆر باشمانێ
بەڵام کە هاندان نەبوو بەجێە لەویشی لاکە بێ و بێزارە بێ ئەوە شەکەی بینن بەبوونی کۆمەڵی هەڵی ئەوانیش باوەش بڵێ یەکێک لە هۆکارانی ترەوەیە کە تۆ دیقەت بە ئێستا لە کاتێک ئاگە بتێ باسی هەر بەرهەمی دانەوێڵە و سەوزاکە ئەمەی لە کشت و کاڵە باسی بابەتی ئاژەڵەکەی جارێواز لێنین بەست با دیقەت بە بزانین لەکوێ داتایەکمان هەیە ئەمەی کە باسم کرد پێشتر هەمووی داتابەیزە کە بێ هەت بێ لەکوێ داتایەکمان یاخۆ شوێنێکمان هەبێ بۆ پاراستنی ئەو بانکی تۆوانەی کە پێویستە هەت بێ کام تۆ ئەمە تۆی خۆمانە ئەمە تۆی کوردەواریە ئەمەیە کە لەگەڵم بێڕادێ هەر کۆمپانیایەک هەڵەسێ و یەک کۆمەڵنەوە لە هەچی وڵاتی دراوسێ و ئەو سەری گیانەوەی هێنێ بە برایەکی جوتیاری ئەمێفرۆشە ئەویش بە نەزانی و بە بێوی ئاگای لێ بێ بزانێت چیە پێوەیەکە ئەیکا بە زەویەکەیەوە چاوەڕێی بەرهەمی باشەکە تەماشاکە ئینتاجی زۆر خراپە حکوومەت هەر هیچ نا بەس ڕقابێ و بابەتی بکردایە تەسەورەکەی ئەو بودجەی کە لەو بڕی مادەی قڕکەر و تۆ ئەوەیە سەرفەکرێ هیچی کەمتر نییە لە هەموو دەواازە سنووریەکانی کوردستان و بگرە بە چەند بیرە نەوتێکیشەوە ئەو بازرگانی کاکرێ ئەگەر بین دیقەت بین لە بابەتێکی تر ئایا پرۆسەی بە بازاڕکردنەکەی کە بەشێکی گرنگە لە پرۆسی بە کارژێڕیکردن پرۆسی بە بازاڕکردنێتی ئێمە تا ئێستاکە براجوتیارەکانیشمان هەروە ڕاهاتوین ئەگەر خاوەنی مەبزانم ئەمە لە سەدان جارم قسەیم کردووە لە زۆر شوێن قسەکە لەسەروێ ڕاهاتن لەسەر بابەتێک ئەگەر تۆ خاوەنی زیاتر لە 40 دۆنم زەویبی ئەچی لە 4 دۆنم زەویەکەی بۆ پرۆسەیە ئەگەر تۆ بە شوێی ماس پرۆداکشن هەر چلەکە یاخود 35 دۆنمیت کرد حتمما تۆ بێت ترکتۆرێک بەکاربێنی بۆ ئەو کاتە کۆست ئەو تێچووە کەمترەکە ئەو کاتە توانی منافەسەکە و بە قوترکی لە بازار بە ئینتاجێکی زۆرتر ئەمە لێرە تا ئێستا ترس هەیە ئەمیش سەبەبەکەی بۆ چێگەڕێتەوە جارێکی کە بۆ خراپ کارژێڕیکردن ئەویش ئەوەیە جوتیاری ئێمە تام لەحزەیە هەر ناوی جوتیارە و هیچی تر نە مەسئولە لە بەرهەمی خۆی نە حکومەت مەسئولە لێ هەتا وەکو براجوتیارەکان لە ڕێی سندیکایەکی تۆکمەوە نەتوانە ناوی خۆیان تۆمارکەن وەکو کۆمپانیا کار نەکەن سێکتەری کشتتوکاڵ بە هیچ جۆرە نابێ و ساڵێکی کەش ئەم کاتە حەزەکەی دانیشینەوە لەگەڵ جەنابتە نەفسی بەرناماکەین و هەمان کۆژان باسەکەینەوە ئەمە چەند ساڵە ڕوا بەردەوام ڕێگەکانی چارەسەرکردنی گرفتەکانی کشتتوکاڵ لە کوردستان چین چۆن وا بکەین کشتتوکاڵ ببێتە هاوشانی نەوت وەک سەرچاوەی داهات و بودجە و بژێوی کەواتە چارەسەر بۆ ئەمانە یاخود ئەتوانین ئەم لەم قۆناغە ئەمە دەرکەین بیگەێنین ببێتە قۆناغێک کە بەدیلی نەوت بێ یاخود بگرە هاوشانی بێ یاخود توانین هەر هیچ ناخۆراکێکی تەندروست بین بە تاکەکانی ئەم وڵاتە کە لە هەمووی گرنگترە بەڵێ توانین بە چەند مەرجە یەک ئەویشەوەیە کە هەر پرۆسەکانی یاخود ئەوانەی کە مشەڕعین یاخود ئەمانەی یاسا دانان لە پەرلەمان ئەبێ زۆربەی زۆری ئەو یاسایانەی کە دەرکراوە لەو پرۆژە یاسانی کە نێردراوە زۆر کردچووکاڵن زۆر خراپن و تەنانەتن گیان کۆپی پێستیان دی وڵاتانی دراوسێ بەس تەرجەمە کراوە و ئەستان هەر ڕەبتی بە کوردستانەوە نییە و هەندێک بەروبوومی زۆر زێڕینمانەیە لە کوردستانە لە هیچ یاسایەکان نییە جێ نابێتەوە یعنی ئەگەرسا بە خراپیش بەکاری بێنی یاسا ناتگرێ من نامێ لێرە بێڵم ئەمانە پێویستی بۆیە کە خەڵکی کارامەتر من پێشوی بەرنامەکە دەست پێ بکەم بە جەنابتم وت پەرلەمانی کوردستان دادی جوتیار نادا نەبوونی ئەو کۆمیتەیە هەڵیژگرێتەوە لە کورد پەرلەمانە هیچ مهم نییە پەرلەمانی کوردستان لە ناوچەی گونشین بەردەرگای مزگەوتەکەیە کە لە نوێژ دێنە دەرەوە دەمەتەقەیەکەکەن ئەوێ پەرلەمانە قەرارە درێچیەکەن لەبەرەوە ئەوەی کەوترێ لە دەرەوە زیاتر ئەگەر شیانەوێ چاچیکەنە بێ مشەڕعیم بچێتە بەرەو دەرگای مزگەوتی گوندانە لە دوای نوێژ قسە لەگەڵ جوتیارانی ناوچەکە بکە لێ بۆ دەرەکەوێ بڕیاری چێتری ئەمە واقعی کوردستانی ئێمە جایتر قسەی کتێب لێرە دادن نادا مواقعەکەی کە باسێکە بەشێکی گرنگی سێکتەری کشتتوکاڵ لە ناوچەی گونشین شتێکی کەمان هەیە کەوتۆتە ناوچەی گونشین سێکتەری گەشتیاریە ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەیت بەشێکی زۆری ئەو شوێنە گەشتیارانی کە ئێستا هەیە ناوچەی گونشینە بۆیە ئەڵێم ستراکچەری یاخود بنیادی ئەو وەزارەتانە قابلی لێکەڵۆشانەوەیە لەبەرەوەیە کە تۆ ئەبینی ئەم شوێنانە ینی خۆی بنیادی گەشتیاریانتیا بۆ بۆی تا ئێستا گەشتیار سەردانێکە ئەمیش خاوەن زەویەکان یاخود براجوتیارەکانمان خاوەنین یا سەرپرشتی و شوێناناکەن یا ماڵی ئەوانەیە زەوی ئەوانە
یعنی نمونەیەک ئەگەر سێری باخێکی بۆ نمونە ڕزێک لە هەورامان بکە یاخود دارگوێزێک پێی لە هەورامان بێ خاوەن نییە ژێرە و دارگوێزە کەپرێک دروستکراوە و جوتیارە و خاوەن باخەکە خاوەن گوێزەکە دیێ و بڕەپارەیە وەرەگرێ ئایا ئەمانە هەمووی پێکەوە لە ناوچەی گونشین من بە وەکو یەک پاکێت سێریەکەم کشتتوکاڵ نابێت جیاکرێتەوە بە سەری ناوچەی گونشین نەبیکەم چونکە ئەگەر سەرمان کرد کشتتوکاڵ ئاوا گەشاکە نابێت پرۆسەیەکی وەرگریە بە سێری ناوچەی گونشین بە کۆی پرۆسەکەی بکەیت ئەویشەوەی ئەگەر هاتوو ئەم سێکتەرانەوەی لە هەر ناوچەی گونشینە بەدە لە سێکتەری گەشتیاری چەند سێکتەریشی تریژەگرێتە خۆی جاری وایە بۆ نمونە هەندێک جۆری چالاکیمانەیە کشتتوکاڵی نین بۆ نمونە ئاژەڵدارین لە ئاژەڵدارێکەش چەند جۆرێکمان هەندێکمانەیە ئاوین هەندێکمانەیە وشکانین و چەند جۆریش کەمان هەیە لە دروستکردنی شمەک و شمەکی دەسیۆمانە هەر ناوچەی گونشینان ئەم هێزی کارە لەوێ کارەکە ئەگەر هاتوو ئاوا بە یەک پاکێت سەری هەموو پرۆسەکە بکەین وەکو وتم ئەوە ڕنگ بێریش چمکێکیم باس کرد بێز بۆ پیشاندان بۆی بینەری بەڕێز بەرچاوی ڕوون بێ لەو بڕوایم ئەگەر نیەتێکی جددی هەبێ و دانیشتێکی جددی کۆبوونەوە و پانێڵ و قسەکردن نە بە فعلی دانیشتن لەسەری و دابینکردنی بودجەی باش و کارکردن. گرنگە لایەنە پەیوەندیدارەکان هەم حکوومەت و هەم پەرلەمان و هەمیش کەسانی پسپۆڕ و زانکۆکان ڕۆڵی خۆیان بگێڕن بۆ چارەسەرکردنی ڕەوشی ئابووری کوردستان و دەربازبوون لە پشبەستن بەنەوت ئەویش لە ڕێگەی خستنە سەر ڕێگەی کوشتتوکاڵ و بوارەکانی وەک گەشتیاری و پیشەسازی و بوارەکانی تر.